سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چەواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەوێش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. دوای ئەوەی کە مارماسیەکەم ناشت گەڕامەوە بۆ لای ئاگرەکە و کەرەستەی ماسی گرتنەکەم و بینیم کەسێ خەریکی گەشانەوەی ئاگری مەقڵیەکەمە و منیش وەکو موسڵمانێک سڵاوم لێ کردو و وتم ئەسەلام عەلەیکوم شێخ بەرقان. و عەلەیکوم ئەسەلام مامۆستا ماکوان، خۆشحاڵم کە بە خزمەتت شاد بووینەوە. ماکوان: هەروەها منیش جەنابی شێخ زۆر خۆشحاڵم، بەڕاستی لەو ڕۆژەوە زۆرم حەز دەکرد بە خزمەتی جەنابتان بگەمەوە. ڕاستە بەڕێستان جنۆکەن و منیش مرۆڤم، بەڵام سوبحان الله خۆشەویستیەکی زۆر سەیرم هەبوو بۆ جەنابتان. زۆر هەستم بە نزیکی لە جەنابت دەکرد، بەڵام بەداخەوە نەتوانیم بە خزمەتت بگەمەوە و نەتوانیشم بێمە ناو باڵەخانەکەی جەنابتان. شێخ بەرقان: براکەم ئەو ڕۆژە تەنها وەک ڕێزێک و خۆشەویستیەک بۆ بەڕێزت وامان وت. دەنا ئێمە نە باڵەخانەمان هەیە و نە ئەو جۆرە ژیانی کە ئێوە دەژین. ژیانی ئێمە و ئێوە دوو سیستەمی جیاوازە. ویستم ئەوەت پێ بڵێم کە هەرگیز بیر لەوە مەکەرەوە کە ژیان و بژێوی ئێمە و ئێوە وەک یەک نییە. ئەوەی دەیەوێت لە ئێمە تێبگات دەبێت لە زۆری ئێمە بێ، دەنا قورسە ژیانی ئێمە بە ژیانی ئێوە بەراورد بکرێ. ماکوان: ئەی شێخ ئەوە چی بوو کە من بینیم؟ شێخ بەرقان: تەنها لە بەرچاوی تۆ داوا بوو، دەنا ئەوە تەنها گردێک بوو و هیچی تر. ماکوان: ئەی ئەوە نابێ بە سیحرکردن و زاد و لە من؟ ئەویش هەر وەک ساحیرەکان نییە کە دەکرێ؟ شێخ بەرقان: ئەگەر لە جیهانی ئێوەدا بکرێت بەڵێ وایە، بەڵام تۆمان بان کردە جیهانی خۆمان، لەبەر ئەوە تۆ واز لەو باسە بێنە، چونکە هەرچیت بۆ باز بکەم لێم تێناگەیت و ناشتوانم تێت بگەێنم. ماکوان: بۆ چییە ئەوەندە هاوکێشەیەکی قورسە؟ شێخ بەرقان: بەڵێ قورسە، ئەگەر نمونەیەکی خۆتت بۆ بهێنمەوە کە دەڵێ ئەگەر دوو هەورامی بگەن بە یەک بۆچی بە هەورامی قسە دەکەن؟ ماکوان: کە بووی بە هەورامی ئەو کات دەزانی. شێخ بەرقان: کەواتە تۆش کە بوویت بە جنۆکە و هاتیتە ناو ژیانمان دەیزانی. ماکوان: جوانە، ئەی باشە ئێوە لەکوێ دەژین جەنابی شێخ؟ شێخ بەرقان: زۆرێکمان لەگەڵ ئێوە دەژین. عەرەب ناوین مەعەممەڕون، واتە ئەوانی کە لە ئاوەدانیدا دەژین. زۆرێکی تریشمان لە ئەشکەوت و کون و کەلەبەرەکانی ئەم جیهانەدا ژیان و خانەوادەیان پێکهێناوە. هەندێکی ترمان لە ئاسماندا دەژین و هەواین، هەندێکی تریشمان لە ناو ئاودا دەژین. ئابە و شێوەیە. ماکوان: بەڵێ خوا پاداشت بداتەوە، خۆشحاڵ بووم شێخ بەرقانگیان کە بە خزمەت جەنابتان گەیشتمەوە. شێخ بەرقان: خوا پاداشی خێری تۆش بداتەوە بۆ ناشتنی ئەو برایەت و ئەو برایەمان. ماندوومان کردی، پاداشەکەی لای خوای پەروەردگارە. جەزاکەڵڵا. ماکوان: یا شێخ ئەو دەنگەت جەنابووی بووی کە تۆزێک لەمە پێش قسەت کرد؟ شێخ بەرقان: نە، ئەوە برایەکی ترە، ئەو ناتوانێت خۆی ئاشکرا بکا وەک ئێمە ومانن. ماکوان: بۆ هەمووتان ئەو توانایەتان نییە؟ شێخ بەرقان: نەخێر، هەمومان ئەو توانایەمان نییە، بەڵکو خوای گەورە ئەو ڕێگایی داوە بە هەندێک لە جنۆکەکان کە توانای خۆگۆڕینیان هەیە بۆ سەر شێوەی مرۆڤ، هەندێکیش بۆ شێوەی ئاژەڵ و هەندێکی تریش لە شێوەی تارماییدا خۆی نمایش دەکا.
ماکوان کەواتە هەمووتان ناتوان دەرکەون وەک ئێستای زەنابتان؟ شێخ بەرقان هەموو دەتوانن، بەڵام دەبێ خۆیان ئەو توانایە بەدەست بهێنن کە خوای گەورە پێی بەخشیون و ڕێگای پێدراوە. ئەویش هەروەک لای ئێوەی مرۆڤە کە چۆن دەبنە قیادی و سەرکردە. لەناو ئێمەشدا ئەم قۆناغا بە هۆکاری ئەزمون و هەندێک تایبەتمەندی ترە کە بەدەستی دەهێنین. جا ئەم جۆرە دەرکەوتنانە لەناو ئێمەشدا کافر و موسڵمانان دەتوانن بەدەستی بهێنن. ماکوان ئەمە زانیاری نوێ بوو بۆ من، وامزانی هەمووتان دەتوانن خۆتان بۆ مرۆڤەکان ئاشکرا بکەن. شێخ بەرقان نا یەکجار بەو شێوەیەش نییە، خۆ ئێمە ئەوەندە دەسەڵاتمان نییە. جارێ ئەگەر شەیتانەکان توانایان هەبوایە هەمویان خۆیان دەکرد بە مرۆڤ و دەسون بۆ ئێوە فیتنەی دنیایان دروست دەکرد لە نێوانتاندا. بۆ نمونە دەسونە لای ژنان لەگەڵیاندا دەخەوتن و خۆیان دەکرد بە هاوسەرەکەی. هەرگیز ناتوان ئەوە بکەن مەگەر ئەو کاتەی کە هەردوو هاوسەرەکە دەستنە لای یەکتری و ناوی خودای پەروەردگارش ناهێنن. لەو کاتەدا عەورەتی ئافرەتەکە دەبینێت و هەندێکیش لە زانایان دەڵێن کە بەشدار دەبێت لە چێژی سێکسی لەگەڵ ئەو ژن و مێردەدا. جەنابیشت دەزانی مامۆستا ماکوان فەرموودەکە لە بوخاریدا دەفەرموێت واتە خوایە گیان بە ناوی پیرۆزت پەروەردگار بمان پارێزە لە شەیتان و بە دوورمان بخەرەوە لە شەیتان لەگەڵ ئەو نەوەی کە پێمانی دەبەخشی. ماکوان بارەکەڵڵاو فیکم بەڵێ زۆر ڕاستە. شێخ بەرقان خۆ ئەگەر هەموو بیان توانیای خۆیان ئاشکرا بکردایە ئەوە خۆیان دەکرد بە مرۆڤ و خەڵکیان دەکوژ لەسەر شێوەی مرۆڤەکان و فیتنەی زۆریان دروست دەکرد لە نێوانی خەڵکیدا. زنۆکە و شەیتانەکان واتە ئێمە بەگشتی ئەو توانایەمان نییە. ئەوەش کە خۆی ئاشکرا دەکات لە دوو هۆکار بەدەر نییە. هۆکارێکی سیحرە، هۆکاری دووەمیشی بۆ ماوەیەکی دیاری کراوە بۆ گەیاندنی هەندێک زانیاری یاخود پاراستنی برایەکی موسڵمانی خۆمانە لە دەست شەیتانەکان کە خۆیانی بۆ ئاشکرا دەکەن بۆ ئەوەی تووشی هەڵدێر و سەر لێ شێواوی نەکەن کە هەندێک لە مرۆڤەکان تووشی بوون بەداخەوە. ماکوان وەڵا ڕاستە شێخ بەرقانی برام زانیاری باشمان ئەدەیتێ. ئافاقی بیر و هۆشم زۆر فراوان دەکەی، خوای گەورە پاداشت بداتەوە. شێخ بەرقان بەڕاستی ئەو شەوە لە خزمەتی جەنابتاندا بووین لەگەڵ کۆمەڵێک برای تردا لە ماڵەکەی ئێوەدا کە ماڵی کاکسڵاح هاتبوون بۆ سەردانی کردنتان. باسی سیرەی پێغەمبەری ئازیزت کرد درودی خودای لەسەر بێ. زۆر خۆشحاڵ بووین بە باسەکە، بەڵام بەداخەوە باسەکە زوو کۆتایی هات. ویستم هەندێک شتی تری زیادە بخەمە سەر قسەکانت. ماکوان بەڕاست لە لای من بوون ئەی قسەتان بکردایە با زیاتر لە خزمەتتاندا بوومایە، بەڵام شێخ بەرقان باشە ئەی من لە ماڵی خۆمدا خۆم ڕوو دەکەمەوە. ئەی ئێوە من دەبینین بەو شێوەی کە ڕوتم؟ ئایا ئەوە جائیزە؟ شێخ بەرقان ئێمە وەک موسڵمان ناسینە تایبەتمەندی هیچ کەسێک، جابا کافر و یان موسڵمان بێ، چونکە حرامە و جائیز نییە و بە دوای ئەو شتانەوە ناگەڕین و بزانین. شتی واژ ڕوئەدا لە سرکەساتدا لەو جێگایەدا نامێنین، بەڵام خۆت دەزانی ئەگەر زیکرەکان بخوێنرێ شەیتانەکانیش نامێنن و ماڵ چۆڵ دەبێت و خۆت خاوەن ماڵی. ئەگەر ماڵێک یان مزگەوتێک زیکری خوای گەورەی تێدا بێت ئەوە بۆن و نووری دیارە و ئێمەش زوو بە یەکتری دەگەێنین و دەسینە ئەو مەجلیسانە. بۆ زانیاری دوا بزانم کاتی خۆشی حەسقیل باسی کرد بوت زۆرێک لە برانی ئێستای ئێمە لە ڕێگەی وتار و محازەڕاتی ئێوەمانان موسڵمان بوون. ماکوان بەڵێ ڕاست دەفەرمووی باسی کرد، خوای گەورە لێمانی قبول بکە، ئەوەش فەزلی خۆی پەروەردگارە بەسەرمانەوە. لە قیامەتدا بەبێ ئەوەی بەخۆمان بزانین سەدان خێر و پاداش دێتە سەر حسابمان کە بەخۆمانمان نەزانیوە زنۆکەمان موسڵمان کردووە. بەڕاستی ئیسلام نیعمەتە. شێخ بەرقان ڕاستە، بەڵام لە ڕاستیدا خەڵک زۆربەی موسڵمانن و ئیسلامیان هەڵبژاردووە، بەڵام ڕاستی دەوێ ماکوانی برام بانگەوازکردن نیعمەتە کە خەڵکی بەو نیعمەتە گەورەیە نازانێت و تەمەڵی دەکەن. ماکوان زۆر ڕاستە شێخ بەرقانگیان کاتی نوێژی بەیانیە، با نوێژەکانمان بکەین. شێخ بەرقان بەڵێ بەدڵنیاییەوە فەرموو دەستنوێژت هەیە با نوێژ ئەنجام بدەین. ماکوان نەخێر من دەستنوێژم نییە و بە یارمەتیت خۆم دەخەمان ناو ئەو ئاوە و دێمە دەرەوە و نوێژەکانمان دەکەین. ویستم بڵێم شێخ بەرقان تۆ پێشکەوە کەسی شێخ بەرقان وتی ئێوە خەلیفەن لەسەر زەویدا و دەبێ ئیمامەت لە ئێوەی ئومەتی محەممەد بێت درودی خودای لەسەر بێ. لە ڕووی شەرعیەوە نەمبیست بوو هەرگیز جنۆکە ئیمامەتی کردبێ، بۆیە نوێژی سونەتم کرد و دوایش نوێژی بەیانیم دابەست. بە جەهری خوێندم و دوای تەواوبوون کە ئاوڕم داوە کەسم نەبینی، وردەکانم خوێن. کەمێکی پێچ و شێخ بەرقان پەیدا بوو لە جێگای خۆیدا، من پشتم لەو بوو، ڕووم لە قیبلەش بوو. شێخ بەرقان خوا قبوڵی بکە نوێژ و جەماعەتێکی خۆش بوو، لە ڕاستیدا ئارام بەخش بوو.
خەوت نایە کاک ماکوان لە خزمەت زەنابتاندام خەوی چی؟ ئەزانی چی یا شێخ تۆ خۆ دەزانی من دەستی نووسینم هەیە جا ئەم ڕووداوانە هەمووی دەنووسمەوە هەمووشی دەبێتە مێژوو لەبەر ئەوە هەتاوکو ئێوە من زێنەهێڵن من چۆن ئەم هەلانە لە دەست خۆم ئەدەم. شێخ بەرقان بە قسەی من دەکەی مەینووسە چونکە دوای خەڵکی بڕوات پێناکە زەمەنەکە زەمەنی شتیوانیە دەنا بۆ ئێمە ئاساییە. ماکوان پێدەسێت لە مایاندا لە خەڵکی تر جیاوازتر بم ئەوەی کە خۆم بڕوا و قەنەعەتم پێبێت و ڕاست بێت و دادپەروەری خوای لەگەڵدا بێت و تێپڕ نەکا لە قورئان و سونەت بڕوا بکە حساب بۆ یەک تاکە بەشەر ناکەم لەسەر ئەم گۆی زەویەدا چونکە بە هاوڕێکانی خۆشمم وتووە نە بە تەمای ئەوەم کە پارە بە ئیسلام پەیدا بکەم نە دەسمە ناو حیزب و پەرلەمان و وەزارەت و نە بە دوای ئەوەشم خەڵکی شوێنم بکەوێ. ئینجا خۆ من سێشخانم نییە تا خەڵکی بۆ بانگ بکەم ئەمەوێت زانست فێری ئەو خەڵکە بکەم کە پەیوەندی هەیە بەسەر بیر و باوەڕەوە وەریگر قازانزی خۆیەتی وەریشی نەگەر خۆی بەرپرسە لە دنیا و قیامەت. شێخ بەرقان دەمادام وایە هەمووی دەست دەکەوێت و خەڵکیش سوودمەند دەبێ ئامۆژگاری دەکەم هەوڵ مەدە خەڵکی ڕازی بکەیت هەوڵ بدە خوددا ڕازی بکە هەموو جن و ئینست بۆ ڕازی دەبێ. ماکوان ئەرێ بەڕاز ئەوە چی بوو کە ویست زیاتر سوودمان پێ بگەینی لە ڕووی سیری پێغەمبەری خودداوە درودی خودای لەسەر بێ. شێخ بەرقان دەمێ ئەوەت پێ بڵێم کە جیهانی ئێمە هەرگیز لاواز نەبووە بە گوێری ئەو کاتەی پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێ هاتووە زۆر شتمان لێ وەرگیراوەتەوە لەو توانە و هێزانەی کە پێشتر هەمان بووە. بۆ نمونە پێشتر وە خۆت فەرمووت کە زنۆکە و شەیتانەکان دەیانتوانی شتێک لە غەیب بزانن بە هۆکاری فریشتەکانەوە. ماکوان بۆ ئێوە فریشتەش دەبینن؟ شێخ بەرقان هەندێک لە شەیتانەکان دەیبینن بە هۆکاری ئیبلیسەوە خوای گەورە توانایەکی داونەتێ ئیبلیس دەتوانێت فریشتا ببینێ هەندێکی لە شوێنکەوتوانی خۆیان فێری ئەوە کردووە کە چۆن دەبینرێن ئەویش هەر خوای پەروەردگار ئەو هێز و توانای بەخشیوە بە خۆی و دار و دەستەکەی. ماکوان شێخی برام بەڕاست تۆ ئیبلیست دیوە؟ شێخ بەرقان نەمدیوە تا ئێستا ئەگەر بیشی بینم ئەوە من دەکوژێت و منیش هیچم بۆ ناکرێت. ماکوان ئەی ناتوانن یەکێک لە ئێوە لە ناوی بەرێ. شێخ بەرقان دەستی کرد بە پێکەنین ئەوە وعدی خودایە شەیتان مرۆڤێک دەیکوژێت کە تا ئێستا لە سەر زەویدا نییە. ماکوان تێنەگەیشتم کێ شەیتان دەکوژێ؟ شێخ بەرقان ئەبێت مرۆڤێک بیکوژێ خوای گەورە بەدەستی ئێوەی مرۆڤ لە ناوی دەبا. ماکوان ئەم شەیتانی خۆمان مرۆڤ دەبێ بیکوژێ؟ زازوو قسە بکردایە ئەگەر وایە من دەسم دەیکوژم ئەگەر بە کوشتنی خۆشم تەواو بێت بە ئەو خەڵکە لە شەڕی شەیتان نەجاتی بێ باز ئەمە لە ڕووی شەرعیەوە جێگای دەبێتەوە یاخود نا. شێخ بەرقان تۆزێک لەمەوبەر تۆ لە تەحیاتدا دەتخوێن لە نوێژی بەیانیدا گوێم لێبوو لە تەحیاتەکەتدا دەنگت بەرز کردە وتت ومن شەڕی فتنەتی المەسیحی دەجال وابوویان نا؟ واتا پەنا دەگرم لە مەسیحی دەجال ئەزانی ئەو مەسیحی دەجالە کێیە؟ ماکوان بەڵێ دەزانم ئەوە دەجالە و بەدەیان فەرمودەم لەسەری خوێندۆتەوە. شێخ بەرقان ئاخر ئێوە وا دەزانن مرۆڤە وایە یان نا؟ ماکوان بەڵێ وایە ئەو مرۆڤە و لە خۆراسان لە ئەسفەهان لە ناو گەڕەکی جوولەکەکانەوە دەردەسێ و 7,000 جوولەکەی لەگەڵدایە لە ئێرانەوە دێن. شێخ بەرقان بەشێکی زۆر لە قسەکەی بەڕێزت ڕاستە بەڵام لە ڕاستیدا ئەو دەجالە شەیتانە واتە ئیبلیسە دەبێت بە دەجال. ماکوان بەڵێ گوێم لە شتێکی وابووە کە زانایەکی فەڵەستینی بە ناوی بەسام زەرار باسی دەکا ئەویش دەڵێ کە گوایە مەسیحی دەجال ئیبلیسە و بە دەستی مەسیحێکی تر لە ناو دەچێ. شێخ بەرقان ئەی بارەکە الله فیکم کەواتە مەسیحی دەجال بە مەسیحی عیسای کوڕی مەریەم لە ناو دەچێ بۆیە نە ئێمە و نە ئێوەش ناتوانێت شەیتان لە ناو بەرین بێزگە عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لێبێ چونکە جارێ ئەو ئەرکەکەی تەواو نەبووە لە سەر زەوی دەبێ بگەڕێتەوە لە ئاسمانەوە کەواتە دەگەڕێتەوە سەر زەوی و لە دیمەشق دەیگرێت و بە هەناسەی دەیتوێنێتەوە. ماکوان کەواتە ئێوەش ئەو ڕای شێخ بەسام زەرارتان پێ قبوڵ و بە تەواوەتی دەیزانن؟ شێخ بەرقان بەڵێ زۆر دەلیل و نەسی تر هەن کە پشتگیری ئەوە دەکەن لە قورئان و لە سونەتیش هیچ کام لە نەسەکان ناڵێ مرۆڤە و باز لە مرۆڤبوونی دەجالیش ناکە. ماکوان مادام وایە ئەم شەو لە فەیسبوک باسی دەکەم و بە ئەو خەڵکەش بیزانێ. شێخ بەرقان ئەگەر بەڵگەکان بخەیتە ڕوو خەڵکی بڕوا دەکەن تەماشای بەسەم زەرار و فەرمودەکانیش بکەرەوە زۆر باش دەبێ و کاتت درەنگە بۆ تۆ ماڵ و منداڵ چاوەڕێتن و ماندوویت و بڕۆ بخەوە. قسەکەی تەواو کرد
خێزانم تەلەفۆنی کرد و وتی ماکوان ئەوە خێرە نەهاتوویتەتەوە؟ ماکوان وا هاتمەوە ئێستا بەڕێ دەکەوم. شەو لە ماڵەوە دەستم کرد بە لایڤەکە، خەڵکی زۆر بەلایەوە سیر بوو، هەموو پرسیاریان دەکرد خوای گەورە دەفەرموێ شەیتان تا ڕۆژی قیامەت دەمێنێتەوە. دیار بوو زۆرێک لە خەڵکی زۆر بە سادەی لە ئاەتەکان تێگەیشت بوون، وایان دەزانی کاتێک شەیتان دەڵێ بە خوای پەروەردگار بمهێڵێرەوە تا ڕۆژی زیندوو بوونەوە، بەڵام خوای گەورە بە قسەی ناکە، دەفەرمێ بڕۆ چاوەڕێ بکە تا ئەو ڕۆژەی کە بۆ دیاری کراوە، چونکە ئەگەر ڕۆژی زیندوو بوونەوە بێت ئەوە واتە شەیتان بە حیسابی خۆی ویستی فێڵ بکە لە خودای پەروەردگار و مردنی خۆی تێبپەڕێنێ و بە زیندوی تا ڕۆژی زیندوو بوونەوە یاخود قیامەت بمێنێتەوە. بەڵام خوای گەورە پێی فەرموو بڕۆ بمێنەرەوە تا ڕۆژی دیاری کراو، نەک قیامەت. هیچ زانایەک لە ناو ئیسلامدا نەیفەرموو و نەینووسیوە کە شەیتان تا قیامەت دەمێنێتەوە. خوای پەروەردگاریش لە قورئاندا بەم شێوەیە باسی کردووە و قسەکانیش ڕوونە. واتە شەیتان وتی پەروەردگار مۆڵەتم بدە هەتا ئەو ڕۆژەی هەمووان زیندوو دەکرێنەوە. واتە خوداش فەرمووی دەتۆ لە مۆڵەت دراوان دای، نەک تا قیامەت، بەڵکو ئەوەی کە خۆی متەعال دەیەوێ. واتە تا ڕۆژی کاتە دیاری کراوە و زانراوەکە، ئەوەشی دەڵێ لای خودا دیاری کراوە، لە ڕاستیدا هەموو ڕۆژەکان لای خوا دیاری کراوە. ئەوەندەی کە شێخ بەسام زەرەر باسی دەکات دەڵێ پێدەسێ شەیتان دوای بەکارهێنانی وەسوەسە خۆی ئاشکرا بکات و لە شێوەی مرۆڤدا. خوای گەورە مۆڵەتی پێداوە لە ماوەی 40 ڕۆژدا بێتە سەر زەوی، لە ڕۆژی کۆتایی 20 ڕۆژەکەیدا بە دەستی عیسای کوڕی مەریەم لە ناو دەسێ. لە لایڤەکەمدا خەڵکێکی زۆر دەیان پرسی کاکە خۆ دوای ئەوە خراپە دەست پێ دەکاتەوە. ئەوەشم بەو خەڵکە بەڕێزە ڕاگەیان کە مرۆڤ بێزگە لە شەیتان چەند شتێکی تر دوژمنێتی، یەکێک لەوانە نەفسی خۆیەتی، یەکێکی ترش شەهوەتە، هەروەها شوبوهاتە. خۆ ئەو کاتەشی کە ئیبلیسی شەیتان لە ناو دەسێ بە دەستی عیسا عەلەیه السەلام بە ملیۆنەها شەیتانی تر لە دوای خۆی بەجێ دەهێڵێ. پاشان خەڵکی وامان هەیە لە شەیتان زۆر خراپترە، زاری وا هەیە شەیتان پێی دەڵێ لەخوا بترسە. پرسیار لەوە کرا لە باسی چیرۆکی جەساسە و ئیبن سەیاد، باسم کرد کە هەردوو فەرموودەکە پشڕاستی ئەوە دەکەنەوە کە دەجال شەیتانە، چونکە ماوە و بەردەوامە لە ژیاندا هیچ مرۆڤێک نییە لە سەر زەویدا ئەوەندە بژی تەنها شەیتانە لە جنۆکەیە کە خۆی پەروەردگار ئەو تەمەنە زۆرەی پێداوە. وێ پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ لە سوێند خواردنەکەی عومەری کوڕی خەتاب ڕەزامەندی خۆی لەسەر بێ بێدەنگ بوو کە فەرمووی دەجال ئیبن سەیادە. لە جێگایەکی تریشدا بە فەرموودا هاتەوە کە سامری لە سەردەمی موسادا دەجالە، سامریش هەر شەیتانە. قسەکانی شێخ بەرقان لە مێشکی مندا دەهات و دەڕۆژ. گەیشتمە ئەو دەرئەنجامی کە قسەکانی بەرقان و بەسام و دەیان زانای تریش تەواوە. شەیتان ڕقی لە مرۆڤە، خوای پەروەردگاریش بۆ بغوزاندنی شەیتان دەبێ بە دەستی مرۆڤ لە ناوی بەرێ. ئەو خۆی زۆر بەلوود بەرز و زلزانی لە ئاستی قسەی پەروەردگاریدا کە خۆی زۆر پێگرنگتر بوو لە مرۆڤ. ڕقەکەشی ئەوە بوو کە ئاوەدانی زەوی بەخشرا بە مرۆڤەکان و تەنها بەندایەتی کردنی ئازاد بەخشرایە جنۆکەکان. خوای گەورە لە قورئاندا باسی دەکا بۆمان لە باسی دروستکردنی ئادەم و سەرپێسی شەیتاندا دەفەرموێ. واتە خوای پەروەردگار کاتێک مرۆڤی دروست کرد و فەرمووی جا کاتێک ڕێک و پێک و تەواوم کرد لەو ڕۆحە تایبەتەی کە من بەدیهێنەری ئەوم پێم بەخشی، ئەوە هەمووتان کڕنوشی بۆ برن، کڕنوشی ڕێز و فەرمانی خودا. ئینجا فریشتەکان فەرمانی پەروەردگاریان بەجێهێنا و هەمویان بەگشتی کڕنوشی ڕێزیان بر، جگە لە ئیبلیس شەیتانی گەورە کە سەرپێسی کرد لەوەی کە لەگەڵ کوڕنوش بەراندا بێ. ئەوسا خوا فەرمووی ئەی ئیبلیس ئەوە بۆ لەگەڵ کوڕنوش بەراندا نیت. شەیتان لە وەڵامدا وتی من ئەوەندە نزم و بچووک نەبووم، کوڕنوش بەرم بۆ مرۆڤێک کە پێشتر قوڕێکی ڕەشبا و ترشاو بووە. خوای گەورە فەرمووی چونکە لە فەرمانی من سەرپێسیت کرد دەبێت لەم شوێنە نەمێنی کە بەهەشتە یان ئاسمان، کەواتە دەرسۆ لێرە چونکە بەڕاستی تۆ نەفرەت لێکراوی. بەڕاستی نەفرینی خوات بەردەوام لەسرە هەتا ڕۆژی دوایی. شەیتانی ژووتی پەروەردگار مۆڵەتم بدە هەتا ئەو ڕۆژەی هەمووان زیندوو دەکرێنەوە. خوای گەورەش فەرمووی دە تۆ لە مۆڵەت پێدراوان دای، واتە تا ڕۆژی کاتە دیاریکراوە و زانراوەکە. ئیبلیس بە بغز و کینە و حەسادەتەوە وتی پەروەردگارم مادەم بەهۆی ئەم ئینسانەوە منت سەر لێ شێواو کرد شرت بێت لە زەویدا هەموو گوناه و لادان و تاوانێکیان لا جوان و شیرین بکەم و هەر هەمویان سەر لێ شێوا و سەرگەردان بکەم، بێزگە لە بەندە پوخت و دڵسۆزەکانی خۆت نەبێ، چونکە دڵیان بە باوەڕە و بە تۆ و یادی تۆ ئاوەدانە. هەوڵ و کۆششی من
بۆ وێڵکردنیان بێکاریگەرە. خۆی گەورە فەرمووی ئەوە ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروستە، هەر بۆ لای من دێت و هەر من چاودێری دەکەم. بەڕاستی بەندە چاک و پاکەکانی من بە تۆ فری و نادرێن و تو هیچ دەسەڵاتێکت نییە بەسەریاندا جگە لەوانەی کە شوێنت کەوتون لە سەرکەشی و یاخی و سەرگەردانەکان. بێگومان دۆزەخیش بەڵێنگای هەر هەموو ئەوانەیە بەگشتی. 7 دەواازەی گەورەی هەیە، هەر دەواازەیەکشی چەند دەرگا و چەند بەشێکە کە دەستەی دۆزەخیان بە گوێرەی تاوان و گوناهیان ڕاپێز دەکرێن بۆ ناوی. دیسان دەگەڕێمەوە بۆ لای دەجال. ئەو هەموو توانا و هێزە بۆ کەسێک لە ناو مرۆڤەکاندا دەست ناکەوێت ئەگەر هێز و توانای زنۆکەکانی تری لەگەڵدا نەبێ. هەموو باش دەزانین کە شەیتان خۆی لە زنۆکەکانە، زەمادام لەوانە هاوکاری هەر لەوانیش وەردەگرێت. خۆی پەروەردگاریش لە سوورەتی کەهف بە ئاشکرا باسی دەکات. واتە ئێمە کاتێک بە فریشتەکانمان وت سوژدە برن بۆ ئادەم، هەر هەمویان سوژدەیان بر بێزگە لە ئیبلیس نەبێ کە لە دەستەی جنۆکەکان بوو، لە فەرمانی پەروەردگاری یاخی بوو. ئایا ڕەوایە کە ئەو نەوەکەی بکەنە پاڵپشت و یار و یاوەری خۆتان لە زیاتی من لە حاڵێکدا ئەوانە دوژمنی ئێوەن؟ ئای کەستەم کاران شتێکی ناڕەوا و ناپەسەندیان هەڵبژاردووە. کەواتە دەرئەنجامەکە بەو شێوەیە. زارێ ئەرکی عیسای کوڕی مەریەم تەواو نەبووە لەبەر ئەوەی لە بەنی ئادەمە و خۆی گەورە تۆڵەی ئادەم و نەوەکانی بەدەستی عیسای کوڕی مەریەم لە شەیتان دەکاتەوە. لەبەر ئەوەشە کە خۆی پەروەردگار بۆ ئەو کارە گرنگە مەسیحی عیسای کوڕی مەریەمی هەڵبژاردووە، چونکە زۆر لە ئادەم دەچێت و خۆی گەورە هەر کات باسی دروستکردنی عیسای کردبێ نمونەی بە ئادەم هێناوەتەوە، شکڵ و شێوەیان لە یەک چووە. گەڕانەوەی عیسای کوڕی مەریەم بە پێغەمبەرایەتی نییە بۆ سەرزەوی، بەڵکو بەندەیەکی ئاساییە و لە دوای محەممەدی مەهدیەوە نوێژ دەکات و دوای مردنی محەممەدی مەهدی ماوەی 40 ساڵ فەرمان ڕەوایی دەکات و باشترین و زێڕینترین سەردەمی فەرمان ڕەوایی سەرزەویە. هەموو ئەمانەی کە باسم کرد تا ڕادەیەک باش بوو بۆ ئەوەی بڕوا بکەم بەوەی کە شەیتان دەجالە. بەڵام هەندێک وردەکاری لە مێشکی مندا بوو، دەگەڕام بۆ ئەوەی چۆن بەدەستم بکەوێ لە ڕێگەی شێخ بەرقان یاخود زانایەکی تریان هەر کتێبێک کە بتوانم ئەو پرسیارانی لێ بکەم یاخود دەستم بکەوێت و بیخوێنمەوە. ئەویش بریتی بوو لەو پرسیارانەی کە ئایا ئەو هەموو چەک و بۆمبە ئەتۆم و نایترۆجینیە چی لێ بەسەردێ؟ ئایا عیسای کوڕی مەریەم و دەجال لە هەموو ئەو هێز و چەکە ناوەکی و نایترۆجینیانە بەهێزترن کە ئەو دوو کەسایەتیە حکمی سەرزەوی بخەنە ژێر دەستیان؟ مێشکم بۆ پرسیارانەوە سەرقاڵ بوو، نەمدەزانی چۆن وڵامی بۆ دەستە بەر بکەم. ڕۆژێک بەردەوام لە کتێبخانەکەی خۆمدا بە دوای هەندێک سەرچاوەدا دەگەڕام. لە دوامەوە دەنگێک هاتووتی بەس پێم بڵێ بۆچی دروست بووین، بۆچی هاتوینە ئێمە؟ دەنگی لە دەنگی سەسیل دەچوو. ئاوڕمدایەوە کەس دیار نەبوو. ناسار وازم هێنا. بۆ جاری دووەم وتی تۆ کڕی نابیستی من چی دەڵێم؟ ئەم جاریان دڵنیا بووم لەوەی دەنگەکە سەسیلە. ویستم بەهێمنی وەڵامی پرسیارەکەی بدەمەوە. دیسان پرسیارەکەم دووبارە کردەوە بە دەنگی بەرز. بۆچی ئێمەی مرۆڤ خوا دروستی کردوین؟ بۆ پرسمان پێنەکراوە کە هاتین بۆ ئەم ژیانە. زۆرێک لە خەڵکی لە سەرەتای ژیانیەوە تا کۆتایی ژیانی بە دوای ئەم پرسیارەوەیە، یان با بڵێن زۆربەی داشمەند و فەیلسوف و بیرمەندەکان هەتا دوای بە دوای وەڵامی ئەم پرسیارەدا وێڵ بوون و گوزەریان کردووە بە ناوی مەعریفەدا. هەر قوتابخانەیەک لە قوتابخانەکانی فکر و فەلسەفە زۆرە وەڵامێکی دەستەبەر کردووە، لە فەلسەفەی سروشتەوە بیگرە تا پراگماتیکی و مادی و وجودی میسالی و سوفستایی. هەتا دوای لە ڕاستیدا دەرفەتی ساغکردنەوەی ئەوەم نییە هەمووی لێرەدا بۆ ساغ بکەمەوە، بەڵام بەردەوامبی لەگەڵمدا هەمووی بۆ ساغ دەکەمەوە بە دەرس و دەور. زۆر درێژم نەکردەوە. بۆم باس کرد کە لە ڕاستیدا فەلسەفەی سروشی لێ دەرچێت کەواتای مرۆڤگەراییە، هەموو بیر و فەلسەفەکانی تر بڕوایان وایە مرۆڤ بێهودەیە، نەک بە تەنها مرۆڤ بەڵکو جنۆکەکانیش سەرگردانن بێهودە کار دەکەن و ئەخۆن و ئەخۆنەوە وەک ئاژەڵیش دەژین. بەڵام ئاینەکانیش قسەی گەوریان هەیە لەسەر هاتنی مرۆڤ، بە تایبەت ئیسلام و یەهودی و مەسیحیەکان. ئاینەکانی تری وەکو زەردەشتی و هیندۆسی و هەتا دوایی لای ئەوانش لە زۆهد و ژیانێکی ناواقعدایە. مرۆڤ تەنها قسەی جوانە و هیچ ئەرزشی نییە لە کۆتاییدا. جا ئەو کەسی کە پرسیارت کردووە لێرەدان من باسی ئیسلام دەکەم، چونکە وتەم لەسەر مرۆڤی وەرگری ئیسلامە، واتە موسڵمان. کەواتە موسڵمان کاری چییە و بۆچی هاتووە؟ ئایا مخەیەرە یان موسەیەرە؟ واتە ئەمری پێکراوە یان ئازادە؟ لە هەمان کاتدا ئەوەی بۆ مرۆڤە بۆ جنۆکەکانیشە، چونکە خۆی پەروەردگار باسی هەردوو لامان بەیەکەوە بۆ دەکات بۆ بەندایەتی. بەڵام ئەرکێکی قورسی تری داوە بە ئێمە کە ئاوەدانکردنەوەیە.
بەداخەوە زۆر زار جنۆکەکان دەچنە لای شەیتانی ئیبلیس و بۆ ئەو کار دەکەن و دەبنە بێهودا، ژیانی دنیا و قیامەتیان دەدۆڕێنن. ئەوەی مرۆڤ لە سەرشانی فرسکراوە بۆ ئاوەدانی کەچی ئەوان وێرانی دەکەن. مادام هەردووکیان هەیە ئازادی و ئەمر پێکراوە، کەواتە مرۆڤ و جنۆکە لە هەردوو بەشەکە پێک هاتووە. بۆ نمونە ئەگەر کەسێک بڵێت چای دەخۆیان قاوە، کەواتە هەردووکیان بوونیان هەیە، بۆیە اختیارت ئەداتێت. ئەم نمونەیە باشترین ڕوونکەرەوەی ئەو بابەتەیە کە بە درێژایی 10 ساڵی ڕابردوو من ئەم پرسیارم لێکراوە لە ڕێگەی مولحیدەکانەوە. هەندێک لە خەڵکی کە عاقڵ بوون وەریان گرتووە موسڵمانەتی خۆیانیان پێبەهێز کردووە، ئەوەشی کە بە چوار پێڕۆشتووە ئاژەڵ ئاسا هەنگاوی ناوە و سەر لێ شێوا بووە وەک ئیبلیس، بەردەوام بووە لەسەر ئینکاری خۆی و خەڵکیشی گومڕا کردووە. بەواتای ئەوەی ئەو ڕەگەزەی کە مرۆڤ و جن پێک دەهێنێ واتە پێکهاتی نێر و مێیە. خوای گەورە هەندێک کاری پێبەخشیوە کە ئەمر پێکراوە، هەندێک کاریشی پێبەخشیوە کەم و خەیەرە و ئازادە. چین ئەو شتانەی کەم و سەیرە و دەبێت ببێت و مرۆڤ ئازاد نییە تێیدا. لێرەدا باسی ژیانی خۆمان واتە مرۆڤ دەکەم، چونکە شارەزانیم لە سیستەم و ژیانی جنۆکەکان. گومانی تێدا نییە زۆرە، بەڵام چەند نمونەیەکی باز دەکەم و بەشەکانی تری لە مێشک و بیری خۆتدا دوای دەتوانی بە ئاسایی تاوتوێی پێ بکەیت. ئیتر لەمە دوا دەزانی لە چیدا دەسەڵاتت نییە و لە چیشدا ئازادی، لەکوێدا لەدایک دەبی، لەکوێدا دەمری، خەڵکی کوێی، ئایا کوردی عەرەبی یان فارسی یان چیت، یان کوڕی کەی، نێری یاخود مێ. ئەمانە هیچی لە دەست و هەڵبژاردننی مرۆڤدا نییە. برسێتی و توێنێتی و ئازار و حەزی شەهوەت بە هەموو جۆرەکانی لە لیکێکەوە تا شەهوەتی و تۆوی هیچی لە دەسەڵاتی مرۆڤدا نییە و سیستەمێکی گشتی گردوونیە خوای گەورە بۆی داناوین. دێمە سەر باسی ئازاد بوون. حکمت و فەلسەفەی پارسەنگی دەردەکەوێت لە ناو هەردوو چەمکەکەدا کە مادام برسێتی مرۆڤ بەدەست خۆی نییە هەر برسی دەبێ، کەواتە تۆ ئازادی چی دەخۆی؟ حەڵاڵ و موباح وەک گۆشتی مریشک و مەڕ و هەتا دوای، یان حرام وەکو بەراز و مردارەوە بووەکان کە تیونود بوو لە دەسەڵاتتدا نییە، بەڵام ئازادی چی دەخۆیتەوە؟ ئاو یاخود ماستا و یاخود شەربەت هەتا دوای، حرامەکان ویسکی عارەق ڤۆدگا هەتا دوای، ئازادی لە خواردنەوەی هەر یەکێکیان. شەهوەتی حەز بە ئافرەت دەکەی یان بە پێچەوانەوە لە دەستتدا نییە. ئەم حەزە حەزێکە چێنراوی خواییە، بەڵام ئازادی بە زینا و کاری خراپە و نێربازی و تێری شەهوەت دەکەی یان هاوسەرگیری دەکەیت و خێزان پێکدێنی. مردن بەدەست تۆ نییە، بەڵام ئازادیت مردنەکەت هەڵبژێری لە پێناوی کێدا بێ. ئەمە وەڵامی ئەو پرسیارەیە، ئایا خالق پرس بە مەخلوق دەکا بۆ دروستکردنی؟ بە دوو بیردۆزی معریفی گریمان وەڵام ئەدەمەوە. ولله المثل الأعلى وهو العزيز الحكيم. گریمانی یەکەم، ئەگەر لە ئەدیسۆن بپرسی تۆ کارەبا دروست کردووە کە بۆ پێداویستی مرۆڤە، ئەی پرست بە کارەبا کرد کە دروستی دەکەی؟ گریمانی دووەم، ئەگەر بە کارەبا بڵێ بۆ نمونە جەنابی کارەبا ئایا ئەدیسۆن دەناسی؟ بە هەردوو گریمانەکە وەڵامی سێمان دەست دەکەوێت بە گریمان و دەیکەینە معریفە. ئەدیسۆن پێویستی نییە پرس بە کارەبا بکە، چونکە ئەدیسۆن داهێنەری کارەبایە. پاشان کارەباش بە هیچ شێوەیەک ئەدیسۆن ناناسێ. ئەگەر دەست بداتە ساردی و گەرمی کارەباکە، دڵنیام کارەباکە بارگاوی دەکات و دەیکوژێ ئەگەر فریای خۆی نەکەوێت. کەواتە خالق پرس بە مەخلوق ناکە، پاشان مەخلوق وەک ئەوەی کە پێویستە خالق ناناسێ. ئێکەواتە ئەو مەخلوقا کە خاڵقەکەی ناناسێت دەبێ خۆی پێ بناسێنێ. خوای پەروەردگار ئەو خودایەیە، واتە خودی خۆی هەموو شتێک دەبەخشێ. ناوی خودا لە بەخشینی خۆیەوە هاتووە کە خودی خۆی بەخشندەیە و بەدیهێنەرە، نەک لە کاتی دروستکردنیدا پرس بە مەخلوق بکە. ئەگەر خوای پەروەردگار خۆی بە مەخلوق نەناسێنێ، هیچ ڕێگایەک نییە تۆ خوا بناسی. پاشان وتم تێگەیشتی ئێستا؟ هیچ وڵامێک نەبوو. منیش وتم چییە بۆ لاڵ بووی؟ سەسیل ماکوان ئەگەر پێت بڵێم وەرە بۆ جێگایەک لەگەڵمدا و هاوکاریم بکە و لە دوای ئەوەوە من موسڵمان دەبم، هاوکاریم دەکەی یاخود نا؟ ماکوان ئاخر تۆ زۆر درۆزنی، لەوەتی تۆم ناسیوە ڕاستی لە دەمت نەهاتۆتە دەرەوە. ئەگەر ڕاست بکەی سوێن بە خودای گەورە شەڕت لەسەر دەکەم لەگەڵ ئیبلیسدا. سەسیل پەیمانم بدەرێ هاوکاریم دەکەی، من موسڵمان دەبم. ماکوان بە مەرجێک ڕاقی و حەسقیل و حەنانە و جەماعەتی خۆمان ئاگادار بن. سەسیل نابا تەنها نێوانی خۆمان بێ. ماکوان بڕوا ناکەم لە سەرەتاوە وعد بدەم، بەڵام پێم بڵێ بزانم چیە و دەتوانم یارمەتیت بدەم. سەسیل دەستی کرد بە گریان وەکو مار فیشکەی دەهات.
بەڵام هەر بڕوای پێ ناکەم و دەمزانی خۆی مارە و هیچ جێگای متمانەشم نییە. بەڵام من خەریکم چۆک دادەدەم بە وتنی موسڵمان بوونی. داواکەیشی زۆر مهمە. هەسم دەکرد زۆر لە دڵیایەتی و دەیەوێ بیڵێت و نازانێت چۆن دەری بڕێ. کێشەی لەوەدایە من ڕاستیم لەم جنۆکە نەدیوە. دەرحەق بە من بە هەموو گیانی درۆ و خراپەکاری بووە. وعدی زۆر خراپی داوە لەسەر من و هەمووشی هێناوەتە دی. هەر لە ترساندن و ڕفاندن و ئازاری دەرونی. تەنانەت گرتنم لەلایەن مخابەڕاتی ئیتاڵی و نەرویجیەوە. ترساندنم بە دەستگاکانی هەرێمی کوردستان و هەتا دوایی. ئێستا ژوا لە بەردەستمدا زەلیل بووە. قسەیەکی زۆر سەیری کرد بە گریانەوە. سەسیل: ماکوان، سوێندت بۆ دەخۆم هاوکاریم بکە. ئەوی لە ژیانتدا ناڕەحەتی و ئازارت پێ بگەێنێ وا شێتی دەکەم کە لە پیسایی خۆی بخوات و لە سێبەری خۆشی بترسێ. خۆ ئەگەر هاوکاریم نەکەی، منیش نەمێش قسەکەی تاو بکات و وتم: سەسیل، هەڕەشەشتی وا لە من مەکە. من بە هەڕەشە شێت دەبم و هەروەها پیسایی دەرخواردی ئەوە ئەدەم هەڕەشم لێ بکە. زا پیاو بە و یان زنۆکەیەکی معقول بە و هەڕەشە و قسەی قۆڕیش مەکە. هیچ لەگەڵ من بۆ ناکرێت. تۆ گەورەکەت کە شەیتانیشە. من گەورە و سەروەر و سەردارم خودای پەروەردگارە. تۆ هەر هیچ نیت. ڕوونە یاخودنا؟ سەسیل: من قسەت بۆ دەکەم، کەس ناوێرە قسەت لەگەڵ بکە، خێرا هەڵدەچی. ماکوان: بەس قسەکەت بۆنی هەڕەشەی لێبێت بە دڵنیاییەوە هەڵدەسم. بە ئەدەبەوە قسە دەکەی گوێت بۆ دەگرم. قسە بە هەڕەشەوە دەکەی گیانی خۆم دادەنێم یان زەلیلت دەکەم. ڕوونە یاخودنا؟ جا تۆ بە ئەدەبەوە و بە ئیحتیرامەوە قسە بکە و بشزانە قسە لەگەڵ کێ دەکەی. سەسیل: باشە، تۆ بڕوا دەکەی کەوا حەسقیل و ڕاقی و حەنانەت جاسووسن بەسەر تۆوە، هەروەها کار بۆ ئێمە دەکەن. ئەوت بۆ دەربخەم، ئایا ئەگەر هەموو بەڵگەکان بخەمە بەردەستت، ئیتر بڕوا بە من دەکەی یاخودنا؟ ماکوان: نەوەڵا، ئەگەر ئەوان وابن وەک تۆ دەڵێ، ئەی ئیتر بڕوا بە خۆشم ناکەم. چۆن بڕوا بە تۆ بکەم؟ سەسیل: دە بڕوا بکە، سوێندت بۆ دەخۆم کە هەمویان دژی تۆن و بەکارت دەهێننەوە لە گەورەترین خزمەتکردن بە ساحیر و زاد و بازەکان. ماکوان: باشە، بەڵگەیەکم بدەرێ با بڕوات پێ بکەم. سەسیل: لەگەڵ مندا وەرە بۆ جێگایەک بیان بینە کە لەگەڵ زاد و بازێکدا قسە دەکەن و تۆش بە قەدەر هەموو دنیا ڕقت لێتی دەشی ناسی. باشە یاخودنا؟ ماکوان: تۆ بەرژەوەندی چییە لەم فیتنەی کە دروستی دەکەی؟ کەوای وت زۆر تووڕە بووم. هەستم بەوە دەکرد کە قسەکانی ڕاست بێ. لە داخاندا چی لە ناو دڵم بوو بەوم ڕەشت. سەسیل: ئارام بە، بیرتە لەگەڵ شێخ شاهیندا بوو بە شەڕت لە فرێدریکاست لە قاوەخانەکەدا پۆلیس هات و گرتی. ماکوان: بەڵێ بیرمە، کابرای زلەی تورکمان ئەڵێ ئەوەی تۆ هێنابوود. سەسیل: بەڵێ خۆیەتی. بەچی دەڵێ سوێندت بۆ دەخۆم، هەر هەمومان لەگەڵ ئەودا کار دەکەین. منیشان وا داناوە کە سەر لە تۆ تێک بدەین کە گوایە ئەوان هاوکاری تۆ دەکەن. ماکوان: ئەرێ سەسیل، کەس نەماوە لەسەر ئەم زەویەدا خۆتانی پێوە سەرقاڵ بکەن تەنها ماکوان نەبێ. کاکە ئێوە لە کام خاک و خۆڵن؟ سەسیل: ئێمە لە خاک و خۆڵ نین، بەڵکو لە ئاگر و بڵێسین. بەڵام وەرە با بڕوا بکەی کە ئەوان بۆ ئەو کار دەکەن. ماکوان: ئێ بێم بۆ کوێ؟ شاهین لە ئەوروپای شەرقیە. بەچی ئەمبەی؟ ئینجا ڕاقی و حەنانە و حەسقیل من لەکوێ بیان بینم؟ بە دزیەوە ئەوان خۆیان پیشانی من ئەدەن. خۆ من ئەوان بە ئارەزوی خۆم نابینم. تۆش هەر ئەم درۆیت مابوو فڕێدەی بووم. سەسیل: من دەتوانم تۆ بەرم بۆ لای ئەوان و لاشە و هەموو جەستت لە جێگایەکی تر بێ. ماکوان: دایکێ ناڵێ سیحر نییە، سەسی لە فەنی. سەسیل: ڕاستە ئەوە سیحرە، من بە سیحر ئەدبم و ئەوان دەبینی کە چی دەکەن. ماکوان: ئینجا تۆ چەند وەختە وەکو هیچ و پووسێک دوای من کەوتووی بۆ ئەوەی سیحر و جادو بکەم. ئێستا ئەتەوێ هەروە بە ئاسانی بمخەیتە ناو ئەو کارەوە و کافرم بکەی و لەم دینی خۆم دەرم بکەی. کورە بڕۆ هەی هیچ و پووس بە ئایەتل کورسێک بخوێنم وەکو ڕەشەبا بتبم بە ئاسماندا. نەیهێش قسەکەم تەواو بکەم. ماکوان: سوێندت ئەدەم بەوەی بڕوات پێێتی. قسەم زۆر ماوە ڕاوم منێ، با هەندێک قسەی تر هەیە بیکەین. ماکوان: قسەی چی بکەین؟ هەر کەس سیحر بکە ئەوە کافر دەبێ، یاخود بچێ بۆ لای ساحیر یان ڕێگانیشان بدات هەمویان کافر دەبن. دەتەوێت منیش وەکو خۆت بێدین بم؟ باشە بێئەقڵ، تۆ کە ئەوەندە لەم قورئانە ئەترسیت و ئەزانیت کە ڕاستە، ئەی چۆن بڕوای پێ ناهێنی؟ ئاخر لای ئێمە هەر شتێک بێئەقڵ بێ پێی دەڵێن گوێ درێژ یان سوار پێ یان وڵاخ. باز ئەم جارە حەقە بڵێن سەسیل، بەڵام بەداخەوە بێزگە منیش کەس نادناسێ. سەسیل: توانایەکت ئەدەمێ پێی دەبیتە جەمپەر. دەتوانی لە ماوەیەکی کەمدا ئەوەی ئەتەوێ بەیەکەوە بڕۆین و بیبینین.
ئەگەر ئەم سەراوسەری ئەم وڵاتەش بێ. ماکوان ئینجا ئەم ساختەچێتیە چییە؟ حتمەن ئەویش سیحرە. جەمپەر چییە؟ سەسیل وشەیەکی ئینگلیزیە، واتە بازدانی فراوان. ماکوان وەڵا موسەقەفیشی بە ئینگلیزی قسەم لەگەڵ دەکەی. نەوەڵا کاکە من باز نادەم، ئەوە بڕواشم پێت نییە. سەسیل بڕوا بکە زانستە، پەیوەندی نییە بە سیحر و جادووەوە، و لە جیهاندا ئەو زانستە دەخوێنرێت و زانکۆ و سەدان کۆمپانیا هەیە کە ئەو کارانە دەکەن. ماکوان بەڕاست کامەیە ئەم زانستە کە من تا ئێستا ئەقلم پێنەشکاوە؟ جەنابەت ئەوەندە موهیمی دەیزانی تۆ بۆ وەڵامی پرسیارەکەم نادەیتەوە. دەڵێم کە ئەم قورئانە ئاوا حەقە و لێی دەترسی و وەکو پوش و پەلاژ ئەدبا بە ئاسماندا بۆ بڕوای پێناهێنیت و موسڵمان بی و نەجاتت بێ لەم دەردە سەریە و خۆت لە دۆزەخی ئەبەدی ڕزگار بکەیت. سەسیل بڕوا بکە موسڵمان دەبم و بۆ ئەوەش هاتووم بۆلات. دەمەوێت کۆتایی بە هەموو کارێکی نەشیا و بهێنم لەگەڵ تۆ و خۆشمدا بە نسبەتی زانستەکەەوە کە فێرت دەکەم بۆ ئەوی بتوانی تواناکانی خۆت بەهێز بکەیت. ئەویش زانستی پاراسایکۆلۆژیە. ماکوان جا ئەمە کام ئەکادیمیا ناوی ناوە زانست و لە کام زانکۆی جیهاندا دەخوێنرێ؟ سەسیل چۆن لە هەموو زانکۆکانی دنیادا دەخوێنرێ؟ ماکوان درۆ دەکەیت و هیچ وانیە. تا ئێستا لەلایەن زانستەوە دانی پێدا نەنراوە کە زانستە وار حسابی فاڵ و قاوەگرتنەوە و بورجەکان و ئێوەی بۆ دەکرێت و هیچی تر نییە. قسەی بێمەعنایە و هیچ پەیوەندیەکی بە زانستەوە نییە و زانست ئیعترافی پێناکە. سەسیل بەسەدان دکتۆرە و پرۆفیسۆر و ئەکادیمیا هەیە لە جیهاندا لەسەر ئەو بوارە کار دەکە، لە ئەمریکا و میسر و عێراق و ئێران و تەنانەت لە ئەوروپا و هەروەها بەڕیتانیەش، مەزەر و زۆر جێگای تریش. ماکوان ئەوەندەی من بزانم ئافرەتێک لە ساڵی 1960 بەڕەسەڵک عەرەبە، بەڵام ڕەگەزنامەیەکی ئەمریکی هەیە و لە ئەمریکاش لەدایک بووە. یەکێک بووە لە ڕۆژنامە نووسەکان کە دامەزرێنەری کۆمپانیای بەختە لە ئەمریکا. ئەویش سەری نەگرتووە کۆمپانیاکەی فەشەلی هێنا و ئافرەتەکەش ناوی هالە حامیدە. سەسیل نادوای ئەوە لە ساڵی 1970 لەگەڵ ڕیمۆند فیدیزدا کۆمپانیایەکان بە ناوی دێڵڤی لە سان فرانسیسکۆ کردەوە لە ماوەی 3 ساڵدا و هەروەها 18 ملیارد دۆلاریان قازانج کرد. ماکوان تۆش ڕقت لە درۆیە سەسیل، درۆیەک بکە ڕێگای تێبسێ. 18 ملیارد دۆلار لە ماوەی 3 ساڵدا زۆر زۆرە دەزانی بۆ کۆمپانیایەکی تڕوهاتیش. سەسیل بڕوا بکە بڕۆ بگەڕێ و سێرز بکە لە سەرچاوەکانی خۆتاندا. سەدان سەرچاوە هەیە. ئازانی کۆمپانیای بەختەکە کاری چی بوو ئەمجارە؟ ئازانی کۆمپانیای بەختەکە کاری چی بوو ئەمجارە کە دروستیان کرد ڕیمۆند و هالە؟ ماکوان نازانم، بەڵام لەوانەیە هەر فاڵگرتنەوە بوو بێ. سەسیل نا بەڵکو ئەم زارە ئەندامەکانیان کە خەریکی کاری پاراسایکلۆژی بوون یەکەم زار جێگای نەوتیان ئاشکرا دەکرد. هەر جێگایەکیان دەستنیشان بکردایە پڕ بوو لە نەوت. پاشان چوونە ناو بۆرسەی جیهانی و بە ئاشکرا ناوی خۆیان نابوو دێڵفی بەخت و ئاشکرایان کرد کە 2 هەفتە بۆرسە چۆن دەبێ و چەندێک خێر دەکەن. سوودێکی خەیاڵیان دەستکەوت و هەمووشی ڕاست دەرچوو. ماکوان ئەوە بەڕاستە؟ ئاپە لەمەکە با سێرچێک بکەم وەک تۆ دڵی بزانم ڕاست دەکەی یاخودنا. لە گۆگڵ و لە یوتیوبدا گەڕام، لە هەموو سەرچاوەکاندا بەرنامەی دیکۆمنتاری و سەدان مەقالە و راپۆرتیان لەسەر کرابوو. تەماشام کرد ناوی کۆمپانیاکە گۆڕاوە بە کۆمپانیای مۆبیس. کاری زۆر گەورەیان کردووە. لەوانە گەورەترین ئاسەواری کۆنی جیهانیان دۆزیوەتەوە لە نزیک شاری ئەسکەندەریەی وڵاتی میسر. هەروەها کۆنترین کەشتی نغڕۆبووی ژێر دەریایان ئاشکرا کردووە بەبێ ئەوی پارە سرف بکرێ. بەڵکو یەکێک لە ئەندامەکانیان بە پاراسایکۆلۆژی کە لەو جێگایەدا کەشتێکی تێدایە زۆر شتی تر لە گەنزینە و کەرەستەی بە نرخی دۆزیوەتەوە. ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە دەستگای پۆلیسی فیدرالی و مخابەڕاتی ئەمریکی FBI و CIA لەگەڵ ئەو کۆمپانیایەدا مامەڵە دەکات. لێ پرسراوی پۆلیس یەکێک لە شارەکانی ویلایەتی نیویۆرک نەیانتوانیوە کچێکی تەمەن منداڵ بدۆزنەوە کە بۆ ماوەی هەفتەیەک ون بووە. پەیوەندیان کردووە بەو کۆمپانیایەوە. ئەوانش دەست بەجێ ئاشکرایان کردووە کە ئەو منداڵە نەماوە 2 کەس بە پاراسایکۆلۆژی چوونەتە خەوی موگناتیزیەوە. یەکێکیان دەڵێ مردووە و خنکاندویانە. لەو جێگایشدا فڕێدراوە. کەسی دووهەمیش هەمان جێگای وتووە. بەڵام دەڵێ کێشاویانە بەلای سەریدا. ئەو کەسەشی کە کوشتوێتی هەموو ناونیشانەکەیان داوە کە پۆلیسۆتە ئەو جێگایە دۆزیانەتەوە. کچەکە لەوێدا فڕێدراوە و خینکێنراوە کێشاویانە بەسەریشیدا. لە بەرنمەیەکی تایبەتدا لە پۆلیسەکە دەپرسن کە دکتۆر مستەفا مححمود لە کەناڵی تەلەڤیزۆنی ئیقرا باسی دەکا. پۆلیسەکە دەڵێ
هیچ ڕێگریەک نییە لە ئێمە پەنابەرین بۆ هەر شتێک کە تاوانمان بۆ ئاشکرا بکە. دوای گەڕانم بە دوای سەرچاوەکاندا سەسیلم هەر نەدەبینی، بەڵام بەدەنگ لەگەڵمدا بوو. دوای چەند ساتێک وتم سەسیل ڕاست دەکەی وایە ئەمە یەکەم زارتە شتێک بڵێ ڕاست بێت و دژی من نەبێ. سەسیل دەستی کردەوە بە قسە و خۆی ئاشکرا کردەوە بە جلو بەرگەکەی خۆیەوە و هەروەها وتی ماکوان منیش ئەدبم بۆ ئەو جێگایانی کە خۆت پێت خۆشە، دوور لە سیحر و جاد و بازی، بە تەنویمی موگناتیزی و خەو و پاشان زانستی پاراسایکلۆژی بڕوا بکە زۆر شتت بۆ ئاشکرا دەبێ بە ئەو زانستەش بزانی. سەسیل داوا دەکا فێری زانستێکم بکە بە ناوی پاراسایکلۆژی. ئەم زانستە وەک ئەو باسی دەکا دوورە لە سیحر و جاد و بازی، هەمووی توانە و هێزی مرۆڤە و خۆی بەگەردەخات و سوود لە وزە و هێزە گردونیانە وەردەگرێت. سەسیل ئەگەر بێت و خۆت وەرزش لەسەر ئەو هێز و توانایانە بکەی، یاخود لە دنیای ئێستادا پێی دەوترێ یۆگا، هەندێک وەرزشی ترە زۆر بەتوانە دەکات لە مێشک و کردار و تەنانەت تەندروستیشدا. ماکوان لە ڕاستیدا ئەوەی تۆ باسی دەکەی هەموویم بیستووە، بەڵام زانیاریەکی ئەو تۆم بەدەست نەهێناوە لەسەری. مادام تۆ بە باشە باسی دەکەی، ئەوە دڵنیان پڕیەتی لە خوڕافیات و خەزع بەلات و کوفر و هیس و پوچی. خۆشت باش دەزانی سەسیل من بەقەدەر هەموو دنیا ڕقم لە تۆیە، زۆرت بەسەر هێناوم، جا بە هیچ شێوەیەک بڕوام پێت نییە، بەڵام یەک چانسی ترت ئەدەمێ بزام ئەمەی باسی دەکەی چیە و چۆنە. پەلەم لێ مەکە تا هەندێک زانیاری بەدەست دەهێنم لەسەری و دوایش قسە دەکەینەوە. ئەگەر زانیم لەگەڵ شەرعی خۆی متعالدا دەگونجێ ئەوە لی ناوەسم، ئەگەر نەگونجا ئەوە ناکرێت و سەری تۆش ئەدەم لە بەر ڕوونە یاخودنە. سەسیل باشە چی دەوێ بۆت بکەم بۆ ئەوەی بڕوا بکەی. ماکوان لەسەر ئەو بابەتانە ناو سەرساوی کتێبم بدەرێ با بیکڕم و بیخوێنمەوە، یان پێویست بە تۆش ناکە، خۆم دەگەڕێم و دەیخوێنمەوە، چونکە هیچ متمانەیەکم بە تۆ نییە. بەڵام پێم بڵێ ئەم زانستەی تۆ باسی دەکەی کە پاراسایکلۆژی پێدەوترێ کاری چییە و چی دەکە؟ دەمویست سوود لە کات وەرگرم، زۆر پێویستم بە بینینی حەسقیل و ڕاقی و حەنانە هەیە. سەسیل ئەم زانستە فێری ئەوە دەکا کە چۆن دڵخۆش بیت و چۆن توانات هەبێ بەسەر ئازار و نەخۆشیەکانی خۆتدا. توانە وزەیەک بە تۆ دەبەخشێ بتوانی مێشکی بەرامبەر بخوێنیتەوە، یاخود کاریگەری لەسەر مێشک و بیرکردنەوەی خەڵکی دروست بکەی. توانای شیفات دەبێت بە هۆکاری هێز و وزەکان. ماکوان ئەمەی تۆ باسی دەکەی هەمووی شیرکە و هاو بەشدانانە، ڕسق لای خۆی پەروەردگارەوەی و غەیبە، شیفائیش هەر لای خۆی پەروەردگارە، خوێندنەوەی مێشکیش هەر قسەی بێمەعنایە و کەس لە غەیب نازانێت. سەسیل ناوانییە ئەو زانستە توانات پێدەبەخشێت و هێزی کار و موغناتیزیە، دەتوانی لە ڕێگای هێزە فیزیایەکانەوە ئەو کارانە ئەنجام بدەیت. پەلەمەکە لە بڕیارداندا بڕۆ سەرچاوی لەسەر بخوێنەرەوە. ماکوان ڕاستە من زانیاریم نییە، جارێ با بڕۆم بخوێنمەوە ئەو کات قسە دەکەینەوە. لێرەش چیرۆکە کار ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبە کاش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەر ڕەخن و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.